سڵاوتان لێبێ بەڕێزان، من دکتۆر محەممەد قادر خۆشنا و پزیشکی دەرونیم. ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی دەروونتان پێشکەش دەکەم. لەم ئەڵلقەیە من باسی گوشاری دەرونیتان بۆ دەکەم، پێناسەی گوشارتان بۆ دەکەم، کاریگەریەکانی گوشارتان پێنیشان دەدەم و هەروەها ئەو ڕێگەیانەی کە پێویستە بە دروستی هەڵسوکەوت لەگەڵ گوشار بکرێت چۆنە. من تاقیکردنەوەم بۆ ئێوە ئامادە کردووە، ئێوە لە ماڵەوە لەگەڵ من تاقیکردنەوەانە دەکەن و ئێمە لە دەرەوەی ستۆدیۆش چەند تاقیکردنەوەیەکمان بۆ قوتابیان ئەنجام داوە. بەر لەوەی بچمە ناو بەرنامەکە بۆ ئەوەی باشتر لەو بەرنامەیە تێبگەین، تاقیکردنەوەیەکم بۆ تۆ لە ماڵەوە ئامادە کردووە بۆ ئەوەی بزانی گوشار مانای چییە و چۆن کاریگەری هەیە لەسەرت. ئێستا ئێوە لەسەر شاشەی ڕوودا و چەند بازنەیەک دەبینن دێتە سەر شاشە. پێم بڵێن لەو بازنانەی کە ئێستا دەیبینن چەند بازنەی سوور لە وێنەیە دەبینی. بازنە سوورەکانی وێنەیەم بۆ بژمێرە. وێنێکی دیکەتان نیشان دەدەم ئێستا بە هەمان شێوە بزانم ئەم جارە بازنەکانی دیکەم بۆ بژمێرن. بۆ نمونە لەم وێنەیە چەند بازنەی شین دەبینی، دەتوانی بە ئاسانی بیاندۆزیەوە بۆم بژمێرە بزانە چەند بازنەی شینت هەیە. من دەستمە قۆناغێکی دیکە ئێستا لەم پرسیاری داهاتوو گوشارێکت لەسەر دروست دەکەم. پێویستە تۆ لە ماوەی 5 چرکەدا وەڵامم بدەیەوە. وێنەیەکی دیکە دەبینم بەڵام 5 چرکە ڕاستەوخۆ ئەو بازنانم بۆ دەژمێری کە من پێت دەڵێم و پێم بڵێ بزانە چەند بازنێکیدا. ئامادە بن. چەند بازنەی سەوز دەبینی، کاتەکەوا دەڕوا. هەستت بەچی کرد؟ دەبینی ئەم جارە تۆزێ قورسترە. باوجارش دووبارەی بکەینەوە، بزانە جاری یەکەم و دووەم ئاسانتر بوو یان جاری سێم و پرسیاری چوارەم. ئەم جارە لەگەڵم بن بزانن چۆن دەتوانین بە ئاسانی لە ماوەی ئەم پێچرکەدا یانیش لەژێر گوشارداین ناتوانین با وێنەی دواتر ببینین. لە ماوەی 5 چرکەدا پێم بڵێ بزانم چەند بازنەی زەر دەبینی. دەبینین بەڕێزان لە جاری سێم و چوارەم کاتەکەتە نیشاندرا تێستەکان زۆر قورسترن. ڕاتان چێگەر پێتان بڵێم لە باری یەکەم و دووەمیشدا هەر تەنها 5 چرکەتان هەبوو، بەڵام من تەنها کاتەکەم نیشانی ئێوە نەدا. بەو گوشاری کە دروستم کردەوە کاتان بینی لەسەر شاشە کەوتنە حاڵەتێک کە ئێمە پێی دەرین گوشاری دەرونی. گوشاری دەرونی بریتە لەو حاڵەتەی مێشک پێیدا دەڕوات کاتێک هەست دەکەن ئەو ئەرک و فەرمانانەی لەسەرەتی زیاتر لە توانایەکانی خۆی. بۆ نمونە تۆ وەکو قوتابیەک کاتێک بەیانی ئیمتیحانت هەیە جەخت دەکەیتە سەر ئەوەی کە هەموو بابەتەکانت لەو شەوەدا بخوێنی گوشارێکی زۆرت بۆ دروست دەبێت. تۆ وەکو کەسێک کە قەرزێکت لەسەرە بەڵام نزیک وادەی دانەوەی قەرزەکەت زۆر نزیک بۆ تۆ گوشارێکی زۆرت لەسەر دروست دەبێت. تۆ کاتێک لە ئیشێکی نوێ وەردەگیری ئەگەر چی لەوانەیە بابەتێکی دڵخۆشکەر بێ بەڵام گوشارت بۆ دروست دەبێت چونکە مێشکت نازانێت چی چاوەڕێ دەکات. بابەتی گوشاری دەرونی بابەتێکی زۆر ورد و زۆر وردەکاری زۆری تێدایە. من بۆ ئەم بابەتە و پێناسەی ئەم بابەتە ڕای کۆچەر خۆشناوتان بۆ وەردەگرم. چارەسەری کلینیکی با بزانین ئەو چۆن باسی گوشاری دەرونیمان بۆ دەکات. ئەگەر ئێمە بە هیچ شێوازێک فشارمان لەسەر نەبی لەوانەیە زۆربەی ئیش و کارەکانمان بە شێوازێکی باش جێبەجێ نەکەین. بەڵام هەندێک جار ئەو فشارانە لە ڕادەیەکی زیاتر لە حەدی خۆی تەسیرمان لێ دەکا کەوە دەروونمان ئاسوودە نابێ، وامان لێ دەکا کەوە سیقەیەک لای خۆمان دروست نەکەین، ئایا شتەکانمان بە شێوازێکی باش دەکەین بە شێوازێکی باش ناکەین. بەردەوام کۆنتترۆلی خۆمان بکەین، ئایا ئەو ئیشانەیە کە کردومە بە شێوازێکی باش کردومە، نەتوانین بە شێوازێکی ڕێلاکس لە ژیانمانە هەڵسوکەوت بکەین، بەردەوام بیر بکەینەوە لە بەرەوەی فشارمان لەسەر ئایا ویشانەمان بە تەواوی کردووە بە باشی کردووە. گوشاری دەرونی کاریگەری زۆری هەیە لەسەر زۆر بوار. من دەمەوێت لەم بەرنمەیە ئەوەندەی ماومانە فۆکەس بخەمە سەر گوشارێکی تایبەت لەسەر قوتابیانمان کاتێک لە ناو ئیمتیحان تووشی ئەو گوشارە دەبن، کاتێک لەلایەن دایک و باوچیانەوە گوشاری زۆریان لەسەر دروست دەکرێت، کاتێک لەلایەن مامۆستاکانیانەوە گوشاریان لەسەر دروست دەکرێت، کاتێک خۆیان بە ئەوانەی دیکە بەراورد دەکەن گوشاریان لەسەر دروست دەکرێت. ئەو گوشارە دەرونیانە دەرکەوتەی دیکەی جستەیی و دەرکەوتەی دەرونیشی هەیە، تەرکیز تێک دەدات. ئەوانەی کە گوشارێکی زۆریان لەسەرە خەویان تێک دەچێت، لەوانەیە بە تێپەڕبوونی کات تووشی نەخۆشیت لە ڕاوچێ ببن. کۆمەڵێک نیشانەی جستەیی وەکو نیشانەکانی هەڵوەرینی قش، هەندێک جار ژانەسەر، ئەو کەسانێک کە بەتەمەنن گوشاری دەرونیان لەسەر بێت یان تووشی بەرزە فشاری خوێن و شەکرە دەبن، یان ئەگەر ئەو نەخۆشییانیان هەبێ قورستر کۆنتترۆل دەکرێت. من نامەوێت زۆر لە چوارچەوەی بابەتەکە دەرچم، دەمەوێت فۆکەسم لەسەر ئەوە بێت کە گوشاری دەرونی چۆن کاریگەری هەیە لەسەر قوتابیان. بۆ ئەمە ژووکم هەم بەرنمەکانی دیکە ئێمە تاقیکردنەوەیەکی ڕاستمان بۆ ئامادەکردوون. دوو گروپ قوتابیم هێناوە. ئەم دوو گروپ قوتابیە بە هەمان شێوە هەر گروپێک 10 پرسیاری پێدەدرێت کە هەمان پرسیارە. بەڵام گروپی یەکەم لە کەشێکی ئارام تەنانەت فۆنتی نووسینی پرسیارەکانیش فۆنتێکی جوانە، ئەو کاغەزای پرسیارەکانی لەسەر چاپ کراوە
تا ڕادێک ڕەنگێکی ئارامی تێدایە بۆیان هەیە پرسیار بکەن لە کاتی ئیمتیحانەکە بۆیان هەیە داوای ڕوونکردنەوە بکەن و دائیمەن پاڵپشتی دەکرێن و ئەو جەوەی تێدان جەوێکی زۆر خۆشە و هیچ کاتێکی سنوورداریشیان نییە با بزانین گروپی یەکەم چۆن وەڵامی ئەو پرسیارانە دەدەنەوە لەگەڵمان بن. من ئێستا لە پۆلم کۆمەڵێک قوتابی زانکۆی زۆر زیرەکم لایە ئەمانە تێستێکی کورتیان هەیە و ئەو تێستا چەند پرسیارێکی زۆر ئاساییە من بۆم ئامادە کردوون ئەم تێستا مانای زیرەکی و تەمبەڵی ئەوانە دەرناخات ئەم تێستا هیچ ڕەبتی بۆ دانێکم کەسانی زیرەکن ئایکویان بەرزیان نزمە لە چ پسپۆڕێکن چەند پرسیارێکی گشتیە ئێمە پێمان وایە قوتابی زانکۆی ئێمە زۆر زیرەکترە و ئەم تێستش هەمان بۆ دەسەلمێنێت بۆیە دەمەوێ لێرە بۆوانە ڕوون بکەمەوە کە من ئێستا چی دەکەم لەم تێستا من دە پرسیارم بۆ ئێوە ئامادە کردووە ئەم پرسیارانە چەند پرسیارێکی ئاسایی عامە گشتیە ڕەبتی بە هیچ پسپۆڕێکەوە نییە ئەو پسپۆڕیانەی ئێوە لە هەر پسپۆڕێک بن دەتوان ئەو پرسیارانە وەڵام بدەنەوە پرسیارەکان هیچ کاتی پێویست نییە ئەو کاتەی پێویستە کە ئەتو دەتەوێت حەزت لێ بە 1 دقیقە حەز لێ بە 50 دقیقە باشە و هەر کاتێک هیچ شتێک لە لاتەوە ڕوون نەبوو دەتوانی داوای ڕوونکردنەوە بکەیت باشە لە بیرتانبی ئەو پرسیارانە هیچیان ئاستی زیرەن چینگۆ دەرناخن چونکە دەکریان گۆ لەو پرسیارانە زیرەک نەبن لە زۆر شتی دیکە زیرەک بن باشە ئێستا تەواو مێشکتان ڕاحەتکەن بە مرتاحی پرسیارەکان دەست پێ دەکەین ئەمن پرسیارەکان و قەڵەمم لایە ئەو کەسێک قەڵەمی لەکن نەبوو دەتوانی داوای قەڵەمکە یەک جار ژمارەکان دەڵێمەوە ژمارە خۆتان بیر بێ لە بۆی لە کۆتا لاپەڕە ژمارە خۆتان دەنووسن بۆ ئەو کەسانی ویستیان ئەنجامەکان وەرگرنەوە ئەگەر ناتەوێت کەشفی دەتوانانی ژمارە خۆش نەنووسی ئاساییە باشە تەمام پرسیارەکان جارە دەست پێ مەکەن ڕێزانەمە گروپی یەکەمە زۆر بە ئاسوودەی توانیان جوابی وەڵامەکان بدەنەوە من هەمان دە پرسیار بۆ گروپی دووەم ئامادەم کردووە بەڵام ئەم جارە سەیری شێوازی قسەکردنم کەن لە ناو پۆل جۆرێک لە فشاری تێدا و کاتم بۆ دیاری کردوون با بزانین ئەوان چۆن دەبینن غەش تۆماتێکی یەکسەر وەڕقەکەت بەجێبێڵە لەو چرکەی وەڕقەی دادەنین هیچ قسەک نامینێ پرسیارەکان وازح نینە دەبی دابنیشی لەسەری بەخۆت باشە ئەگەر ئەتوو نەتوانی بۆندەی جواب دەیەوە یعنی ئەو پرسیاری بەجێبێڵی باشترە تەمام وازحە ئێستا هیچ پرسیارتان هەیە A B C D E F G H I J K L M N O پرسیارەکان وازح نینە هیچ کەسێک داوای ڕوونکردنەوەی ناکە ئەسیرە دابەش دەکرد دەست پێ دەکەین عسکەری ڕادەوەستین هەتاوەکو 24 دقی لە پاشی 24 دقی هەر شتێک بنووسرێ ڕەبزە وەخت دەستی پێکرد دێستەوە 24 دقەتان ئەنجامی دوو گروپەتان پێ بڵێم من پێتان دەڵێم ئەم دوو گروپە دەرەنجامەکانیان زۆر جیاواز بوون گروپی یەکەم هەمان ئەو پرسیارانیان هەبوو کە گروپی دووەمیشیان بوو بەڵام ئەنجامەکانی گروپی یەکەم لەم تێستەکەدا دە پرسیاری لۆژیکی قورس بوون گروپی یەکەم 4.7 هێنا بەڵام گروپی دووەم 3.2 هێنا قوتابیانی هەمان زانکۆ
هەمان پرسیار و لە بەنزیکی لە هەمان قۆناغەکانی خوێندنیشدا بوون بە هەڕەمەچی هەڵبژێردرابوون. ئەمە لێرە دەمەوێت پەیامە بگێنم بۆ هەموو دایک و باوکان و قوتابیان و مامۆستایان کە گوشاری دەرونی لە ناو تاقیکردنەوەکان چەند کاریگەری خراپی هەیە. ئەمەی دەیبینن ژمارە بەشداربووان زۆر سنووردار بوو. ئەمە لەسەر ئاستێکی گەورەتر بەشداربووی زیاتر بکرێت دڵنیام دەرەنجامی زۆر جیاوازتری دەبێت. من بۆ ئەوە دەگەڕێم وەلای کۆسەرخۆشنا و بابزانم ڕای ئەو چییە لە ڕووی دەرونیەوە بۆ ئەوەی کە بۆمان ڕوون بکاتەوە گوشاری دەرونی کاریگەری چی دەبێت لەسەر قوتابیان. بەخۆی هەدفەکە لە لایەنی دایک و باوکە زۆر جار ئەوەیە دەتوانم بڵێم هەموو جار ئەوەیە کە دەوێتە مناڵەکەی باشترین مناڵ دەربچی. بەڵام کاتێک فشارێکی زیاد لەسەر مناڵەکانمان دروست دەبی وای لێ دێکەوە ئەو مناڵ هەتاگەر زیرەکیش بیتن نەتوانیتن زیرەکێکە خۆی بەدەر بکە لەبەرەوەی بەردەوام بیر دەکاتەوە بەردەوام زەختەکی لەسرە ئایا من ئیشەکانم بە باشی کردووە ئایا خوێندنەکان ئایا نەجاحەت دەینم ئەگەر نەجاحەتم نەهێنا و ڕسبەچی دایک و باوکم چم پێ دەڵێن لە قوتابخانە چم پێ دەڵێن وای لێدێ ئەو فشارە لەلایەنی ئیجابیاتێکەوە دەچیتە لایەنی فشارێکی دەرونی کەوا دەکا ترسێک دروست بکە دڵەڕاوچیەک دروست بکە لای ئەو مناڵە ئەو دڵەڕاوچیەش وای لێرەکە زۆر جار ئەو مناڵە هەتا ئەو زیرەکەی کە هێتی ئەو شتانی کە تیشی زانی نەتوانیتن بە شێوازێکی باش دەربڕێت. من باسی کلاسێکی نمونەیتان بۆ دەکەم باسی پۆلێکی نمونەیتان بۆ دەکەم کە پێویستە چۆن بێت لەم پۆلەدا پێویستە کەمترین فشاری دەرونی لەسەر قوتابیان هەبێت پێویستە پێداویستی قوتابیان ڕوون بکرێتەوە لە ڕووی زانستەوە پێویستیان بەچیە پێویستە لە قوتابی بەپرسرێت کە تۆ دەتەوێت ببی بەچی لە چ شتێکدا خۆت دەبینیەوە پێویست ناکە قوتابی کۆپی پێویستی مامۆستاکەی و دایک و باوکی بێت بۆ ئەم بابەتە مامۆستا شیراز لەگەڵمان دەبێت کە بەرپرسی ڕێگاکانی وانەوتنەوەیە لێکێک لە زانکۆکانی هەرێمی کوردستان باسی پۆلێکی نمونەیمان بۆ دەکات بابزانین مامۆستا شیراز چی دەڵێ قوتابی دەتوانێت لە کافتریایەکدا بنیشێ لەگەڵ گروپەکەی خۆی و بتوانێت بەو شێوازەی کە بە خۆی پێی مرتاحە کە بە خۆی کە هەست دەکات لی فێر دەبێت کتابێکم پێ یەک سەرچاوەیە یەک وێبسایتە پێتمدایە و لەسەری دەخوێنی و ئەمە پێی ناڵێن ئەو ژینگەیە تەندروستەی کە دەتوانێت قوتابی بەڕاستی دروست بکە ژینگەیەکی تەندروست ئەوەیە بە هەموو شێوەیەک ڕێگە بدەین قوتابی فریلی بە ئازادانە فکر بکاتەوە بە ئازادانە بتوانی فێر بێ چەند پرسیار بکە ئینگەیج بێ هەوڵ بدەین ئەوان زیاتر پرسیار بکەن لەوەی کە ئێمە پرسیار لەوان بکەین هەوڵ بدەین ئەوان زیاتر پرسیار بکەن نەک ئێمە پرسیار بکەین بەمە ڕاستە و خۆ دوای ئەوە ڕای قوتابیان وەربگرم بزانم ئەوان چی دەڵێن دەربارەی ئەو حاڵەتانی قوتابیان پێیدا دەڕۆن چۆن بەمان ڕوون دەکەنەوە وەکەمیشە ئێمە لە تاقیکردنەوەکاندا دەبینین کەوا زۆربەی قوتابیەکان فشارێکی زۆریان دەخرێتە سەر لەلایەن مامۆستایەکانەوە وەکەوەی کە جەنابەت باست کردوتت کات نامێنێتن یان ئەوەندە کاتت لەبەردەستدا خێرا بنیان قسەکردن لە ناوپۆلە زۆربەی جارە قسەکردنی مامۆستا لە ناوپۆل ئەبێتەوەی ئەوەی شێواندنی تەڵەبە بە هەموو شێوەیەک دەشێوێتن یەک بە خۆم چەند جار پرسیار لەبیر چۆتەوە یان مەسەلەن وەڵامی پرسیارەکەم لەبیر چۆتەوە مەبەستی چییە چی بنووسم ئەمە کاریگەری زۆری لەسەر قوتابیان هەیە واروە ئەوەی کە ئێستا ئەتوو کردت ئەمڕۆ ڕێچکەیەکی زۆر باش دەبێت بۆ ئەوەی کەەوە ئێمە بگەین بە ئاستێک ئەم شتە نەمێنیت لە ناوماندا بۆ ئەوەی تەڵەبە زیاتر ئەوەی ئەو زانیاریانە لە لای خۆی هەڵی گرتووە باز بکات و بڵێتەوە نەوەک بە زۆری بێت و بەهۆی ئەوەی کەەوە فشاری لەسەر بێت قسە بکاتن زۆربەی مامۆستایەکان فشار دەکەنە سەر ڕووی دەرونیەوە بۆ نمونە لە کاتی تاقیکردنەوەکان لە کاتی تاقیکردنەوەکان دەڵێن بەپێی کات انتزاماتی کار بکەن زوو ئەوە بە فکردەینەوە کە کات نەماوە زوو پێ دەڵێن 5 دقە ماوە و لە ڕووی هۆڵەکەشەوە هۆڵەکە دەبێت نەگەرم نەسارد بێتن کەشێکی ئارام پێ بەخشێتن مامۆستایەکە نەوەک پێت بڵێتن ئەتوو ڕوو مەسوڕێنە ئەتو ئەو هامەکە ئەتو ئەو هامەکە ئەوە لە ڕوو دەرونەوە فشاری زۆر لێخاسترد هەست دەکەم وەکو لەوانەیە بەسەریشم هات بێتن بە خۆم لە ژیانی خۆمدا بەراوردکردنی قوتابی بە قوتابیەکی تر چونکە ئێمە دەزانین ئاستی زیرەکی هیچ کەسێک وەکو کەسێکی تر نییە هەتا ئێمە بەراوردی بکەین بەراوردکردنی قوتابیەکان بە یەکتر بەراوردکردنی ڕۆلەی خۆت بە کەسێکی تر کەوا دەزانی ئاستەکان جیاوازن لە یەکتری ئەبێتە هۆی ئەوەی شکاندنی ئیرادەی کەسەکە شکاندنی ئاستی زیرەکی کەسەکە ئەبێتە هۆی ئەوەی کەوا تەڵەبەکە
شەرم لە خۆی بکاتن شەرم لە ناخی خۆی بکاتن من ئەو جۆرە کەسە نیم بگەم بەم ئاستە بەڵام ئەو کەسە شایەنیەتی چونکە دایک و باوکم ئەو قسەیە ئەکاتن منداڵ هەمیشە پشگیری خۆی ئەداتە قسەی دایک و باوکی و هەروەها پشت بەم قسانەی ئەبەستی کە دایک و باوک ئەکا کەواتە ئەگەر قسەیەکی ڕوخێنەر بە قوتابیەکەی بڵێ بە ڕۆلەکەی خۆی بڵێتن بەداخەوە بێتەوەی ئەوەی کە ئاستی دا ببەزێت و نەگات بەو شتەی کەوا لە مەبەستێدا کە بۆی هەوڵ دەداتن دایک و باوکیش لەسەر منداڵەکانیان ڕۆڵێکی بەرچاویان هەیە بۆ نمونە زۆربەی دایک و باوکەکان نمرە دەکەنە ئاستی زیرەکی منداڵەکانیان بۆ نمونە ئێستاکە پۆلی 6 دوازدەی ئەمادەی ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە فیوشەری منداڵەکانیان بەڵام دایک و باوکەکان وا دەزان کە ئەو نمرەی بەرزی نێنە ئەو منداڵەکەی زیرەک نییە بەڵام لەوانەیە لە ئاستی بابەتی تریان لە شتی تر منداڵەکەی زۆر زیرەکتر بێت نەوە لە ڕخێنەوە قوتابیانیش پێیان وایە کە پێویستە چەند گۆڕانکاریەک بکرێت پێویستە جۆری خوێندن لە کۆن و نوێدا جیاواز بێت کۆمەڵێ داتا و زانیاری زۆر گەورە لەسەر ئاستی جیهان چەند توێژینێکی زۆر گەورە کراوە لەسەر ئەو کاریگەریانەی گوشاری دەرونی لەسەر قوتابیان دروستی دەکەن لەسەر دەرئەنجامەکان و هەروەها بە تێپەڕبوونی کات و لە مەوداچی درێژخایان کاریگەری لەسەر کەسایەتی دەبێت کە بێگومانە مەسەر دەکێشێ بەوە کاریگەریەکانیشی لەسەر کۆمەلگا پێویستە پۆلی نوێ چۆن بێت پێویستە مامۆستا لە پۆلدا چۆن بێت پێویستە لەم سەردەمەدا مامۆستا لەگەڵ قوتابی چۆن هەڵسو کەوت بکات من دەگەڕم و لای مامۆستا شیراز وەکو شارەزایەک لەو بوارە بابزانم کۆمنتی ئەو چییە ئەوەی کە پێمان دەگوت کلاسیکل تیچینگ جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ ئەو ستایلێک کە ئەمە ئێستا پێی دەڵێن نیو پێراگۆجی جیاوازیەکان بە شێوەیەکی سەرەکی لەوەدایە کە مامۆستا لە سنتەرە و لێرانەدا لە نیو پێراگۆجی قوتابی لە سنتەرە بە قوتابی لە سنتەر ئێمە مەبەستمان لەوەیە کە هەموو دەرفەتێکمان داوە بە قوتابی خۆی بدۆزێتەوە کلاسیکل تیچینگی پێشتر ئەوە بووە کە ئێمە دروستیان بکەین ئەوەی هەیە کە کۆپی پێیست بێ و لە بۆمانی بڵێنەوە من بە قوتابیەک دەڵێم لە لاپەڕەدا هەتاوەکو 120 گرینگە هەر هەمووش دەبێ بخوێنی و لە ئەسسمنتیش لە هەڵسکاتی هەڵسەنگاندن هەر هەمووی لێ دووبارە دەکەمەوە و بە پرۆسەسی لەبەرکردن دووبارە کۆپی ئەن پێیستم لە بۆ دەکاتەوە کەواتە ئەمە لێرانەدا هیچم دروست نەکردن هەمە شینێک بووم کە قوتابی بە شێوازی خۆم دروست دەکەم و بە شێوازی خۆمیش بەرهەمیان دەهێنێ پێویست ناکە من قوتابی بە شێوازی خۆم دروستکەم پێویستە قوتابی بە شێوازی خۆی دروست بێت کاریگەریەکانی گوشاری دەرونی یەکجار زۆرن لە سەرجەستا بەشێک لە مێشک هەیە کە ئێمە پێی دەڵێن پلی پێشەوەی مێشک یاخود بە دەستاواژە ئینگلیزیەکەی پێدەوترێت پریفرۆنتال کۆرتێکس ئەمە کۆمەڵێک فەرمانی زۆر گرنگی هەیە بۆی ئەو مرۆڤە بتوانێت ڕۆژانە بە دروستی بڕیار بدات بۆ ئەوەی بتوانێت لە کاتی پێویستدا تەرکیز بکات بۆ ئەوەی حکم لەسەر دەوروبەری بدات بۆ ئەوەی کۆنتڕۆڵی تووڕێیەکانی خۆی بکات ئەو کەسانەی کە بەدەست گوشاری دەرونی دەناڵێنن بەشێکی دیکە لە مێشکیان چالاک دەبێت کە پێی دەوترێت ئەمیگداڵە ئەم بەشەی مێشک بەرپرسە لە هەست و سۆز و بەرپرسە لە بەشێکی زۆری ئەو دڵە ڕاوشیانەی کە دروست دەبێت با من لێرە وێنەیەکتان نیشان بدەم کە کەسێک ئەگەر سترێسی لەسەر بێت بەرامبەر بە کەسێک کە سترێسی لەسەر نەبێت گوشاری دەرونی لەسەر نەبێت مێشتی ئەم دوو کەسە چۆن کار دەکات با من لەسەر ئەو وێنەیە ئەمەتان بۆ ڕوون بکەمەوە کە دەبینن ئەو وێنەی لای ڕاستی شاشە کەسێکە کە بە هیچ شێوەیەک نەیتوانی و خۆی لەگە گوشارە دەرونیەکان بگونجێنێت دەبینین چاڵاکیەکانی مێشتی زۆر جیاوازە بە بەراورد بە وێنەی لای چەپ کە ئەم چەند شوێنە کە ڕنگ کراوە ئەمە چاڵاکیەکانی بەشی مێشکە ئەو بازنەی کە لی دراوە پێ ئەمە ناوچەی پریفرۆنتال کۆرتێکسە پلی پێشەوەی مێشکە کە زۆربەی بڕیارە دروستەکان لەوێن دەردەدرێت کەسێک کە ئەم ناوچەی چاڵاک نەبێت ناتوانێت بە ئاسانی بڕیار بدات ئەمە تەنها لە ڕووی دەروونەوە کاریگەریەکانی لەسەر مێشک ئەگەر من باسی کاریگەریەکانی جستەتان بۆ بکەم لە ڕاوچەیە دەتوانم بە درێژایی ئەم بەرنامە بە کاژێرێک و دوو کاژێر تاڵ نابێ تەنها کاریگەریەکانی گوشاری دەرونیتان بۆ دروست بۆ باز بکەم من کۆتایی بە بەرنمەکەم دێنم بە یەک لێکۆڵینەوە کە باس لەوە دەکات ئاستی سترێسی قوتابیانی زانکۆ ئێستا یەکسانە بە ئاستی سترێس و گوشاری دەرونی کەسانێک کە نەخۆشی دەرونیان هەبوو بێت لە ساڵی 1920ەکان هیوادارم بتوانین سوودێکی باش بە خۆمان و بە دەوروبەرمان بگێنین هیوادارم بتوانین کۆمەڵێک تەکنیکی باش و جوان بدۆزینەوە بۆ هەڵسوکەوتکردن و خۆگونجاندن لەگەڵ فشارە درونیەکان و بۆ ئەوەی بتوانین خۆمان دروست بین و کۆمەڵگەیەکی دروستمان هەبێت لە کۆتاییدا دووبارە دەڵێمەوە
لە هیوای دەروونێکی دروست بۆ هەمووان.